تێگەی من 45 جۆر ئەڵغامم هەیە بەس وتم ئەمە زۆرترین ئەڵغامە. ناسراوە بە وەشیاری مین 42 ساڵە خۆبەخشانە مین و ئەڵغام هەڵدەگرێتەوە. 160 کەسی لە ناو کێڵگەی مین ڕزگار کردووە، بەڵام وەشیار نیگەرانی شتێکە. نزیک بە 2 ساڵ ڕەمزێکیان بۆ دروست کردو و تا ئێستا لە هەڵەبجا دانەنراوە. خۆشی دەڵێت هۆکارەکەی نازانێت. شارەوانی باڵادەستە زۆر کەسماندانە، زۆر شوێن چوون، زۆر ئاگاداریان کە زۆر تەلەفۆن لە ماڵام نەکە بەدەیان و بە سەدان تەلەفۆن کراوە لە ماڵە کە ئەو پەیکەرە بۆ دانانیە. ئیتر کاتەکەن کاتمان پێ ئەکوژن بە کوردەکەی پشتی گوێیان خستین، بەڵام من هۆکارەکەی ئەگەڕێنمەوە بە وەکو خۆم وەکو وشار بۆ شەوانی شارەوانی. ئیتر هۆکارەکەی نازانم چ دەستێکی لە پشتۆیە ئەویان نازانم. پەیام بە دوواداچوونی کرد و لە شارەوانی هەڵەبجەی پرسی هۆکاری دانەنانی ڕەمز و پەیکەری وەشیاری مین چییە؟ ئەوانی وەڵامی پرسیار و بە دوواداچوونەکەی پەیامیان بەم شێوەیەدایەوە. شوێنتان پێیاوە نەگەوەی کە بۆچی شوێنی نادرێت، ئەمە شوێنمان پێیاوە باخی گشتیمانیاوە هەتاکو باخچەیەکمان یا بە کاکوشیار کە بکرێت بە ناوی خۆیەوە باخچەکە پێکەرەکەی بە ڕێزیشان هەر لەوێدا بنرێت. یەک دوو شوێنی کەشمانیاوە بە ئەو پێکەرەی کاکوشیار، بەڵام دوجار دیارە لێ ڕازی نەبوون ئایا کاکوشیار بۆیان کیا بۆ ئەویان نازانین. یامانە دەست لیژنەیەک کی هوەری بۆ یەکە بڕیاری لەسەر بدەن، خۆیان ئەوان لیژنەی هوەرین و بڕیاری لەسەر بدەن. وەشیار لە هەرێمی کوردستان بێ جیاوازی خزمەت دەکات، گەورە و بچووک دەیناسێت، لە هەر کوێ هاواڵی مین و وەڵغامی پێ بدەن خۆبەخشانە دەچێت هەڵی دەگرێتەوە. هەردوو قاچی مین پەڕاندوویەتی و بە گیانێکی خۆنەویستانە دەڵێت تەنیا لە پێناوخوا لە پیشەکەی بەردەوام دەبێت. وەشیار مۆزەخانە و 45 جۆر مینی هەیە، باز لەوەش دەکات ئامانجی لە کارەکەی ڕزگارکردنی مرۆڤایەتیە و دەیەوێت لەو دنیا خوددا پاداشتی بداتەوە، نەک ڕێزلێنانێکی کاتی ئەم ژیانە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.